جا کوڕەکان سڵاو ڕێزم بۆ هەموو لایەک هەیە هیوادارم کە زۆر زۆر باش بن ئەم شەویش بەنیازم کۆمەڵێک قسە و باس کەم ئەرەوەڵا ئاوا ئەوە سم یەک دوو دەخەتاوەکو بە ڕێزانێکەوە بنەوە و پاشان ئەچمە ناو قسە و باسەکان ماشەڵڵا ئەوەنیش گەرمە مەگەر چی بەخێر بن سەرچاو یاخوا بەخێر بن ئازیزانی من سەرۆ چەمەم هاتن کاکە ئەرەوەڵا یەک دوو دەقاوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە دوای ئەوەی کەیتر مەجموعەیە لە برادەران و دۆستان و هەڤاڵان و نەیاران و سوزانم هاتن ئەو کاتە دەستەکەین بە قسەکانی خۆمان ئەم شەو تەسەورەکەم زۆشتم بۆ بێت زۆر ئەرەوەڵا یاخۆی ئەوەش بەخێر بن سەر چاو هاتن خۆشەویستان وەزعی سووریا خراپە بەڕاستی بەشکم خوا بکە ئەم داعشە بڕوخێن لە ناو بچێت هەر شتێکی باشە وەلەو بەرامبەرەکەشی لەو شەریفتر نییە بەڵامی تر مهم وێ ئەوان زۆر هێرشەکەنە سەر هەر کەسێک وەکو خۆیان بیر ناکاتەوە بەڕاست ئەوە زۆر کارەسات یعنی ڕۆحی بەیەکەوە ژیان لە ناوچەکان نەماوە تەواو گروپێکن ئەڵێن هەموو کەسێک وەکو ئێمە بێ ئەگەر وەکو ئێمە نەبێ ئەوەی تر نابێ بژی ئەوەش کارەساتە بەرحاڵ با لەوە گەڕێن عەزیزانی مسعود بازانی طبعا کە هیوادارم پاتەکان پێیان ناخۆش نەبێت 1 کیلۆمەتر لەولا ماڵەکەی خۆیەوە هیچ کەسێ حسابی لەسەر ناکە هیچ کەس بەڕاستی بەڵام نەکبەتیەکە ئەوەیە کە خۆی بە مەرجەعی کورد دەزانێت ئەو بۆ خۆی کارەساتەکە 4 دانە ساڵە مەسعود بازانی ڕێگەی نەداوە پاڤڵ بیبینێت واتە سەردانی بکە 4 ساڵی خشتە ڕێگەی نەیەوە ئێستا ئەزانێت کە کێشەکان گەیشتووە بنبەست لە هەموو مەیدانەکان خۆی و کوڕەکەی دۆڕاندویانە حکوومەتەکەیان فاشلە هیچی بەسەر هیچەوە نەماوە ئەینجا ڕێگە ئەدا پاڤڵ سەردانی بکات چونکە کێشەکانیان لەگەڵ بەغایە گەیشتوۆتە مریشکە ڕەشە جامل لە بیرم یە کاتی خۆشی کە ڕیفراندۆمەکە بوو مەسعود بازانی و من حکوومەتی کوردیدا ئەمەزێنم و ڕیفراندۆمەکەین و ئالەم بابەتانە هەسا خۆی هاو بۆ دەباشان هاو بۆ لای هێرۆخان و اینجا لە مەلعەبەکە کۆبوونەوەیان کرد بە هەموو خەڵک و وێکێتی و بەشێکی لە جەماعەتی گۆڕانیش عومەری سەیعەلی و ئەوانە شێرفی کوردایەتەکان بەرز بوو بۆ هەمویان ڕۆشن بەشداریان تیا کرد و دەنگیاندا بە ڕیفراندۆمەکە واتە ئەو کاتە چۆن مەسعود بازانی توانی یەکێتی و هێزەکانی کەرکە ئەم جارەیش هەمان شتی کرد بەڕاستی بەرامبەر بە یەکێتی بنەماڵەی بازانی باشە زانن سیاسەت ئیتر ئەم پاڤڵە نەیوت ئەرێ مەسعود بازانی 4 ساڵە تۆ ڕێگە نایی بە من بۆ بینم خەریکە سوێمە بێتەوە بۆ دیدارێ خەریکە کوێراییمدایە بۆ ئەوەی سەفەرێک تۆقەیەکە لەگەڵاکەم چۆنە دوای 4 ساڵ ئێ ساڵەی وەرە ئەبێشتێنە ئارا هەبێ کاکیژیان ئەوەیە بۆیە هەرکە مەسعود بازانی ئۆکەیدا لەوەی پاڤڵ بچێ بۆ لای ئەمیش ڕێک بە ماراسۆن هەستا چوو بۆ لای مەسعود بازانی من دەمێکەیە باسی سیاست و ڕەخنەوە ئەوە ناکەم لانی کەم 20 ساڵ زیاتر بێت دوێ ڕاپەڕینەوە بەهینی پێشتیشەوە سلەین بەعز بووە هیچ کەسێکم نەبینیوە هێندەی ئەو پاڤڵ تاڵەبانیە عاشقی مەسعود بازانی بێت تێناگەم تۆ بوو ئەمەنە عاشقی مەسعود بازانیت ئەو دایکی خۆی ڕقی لە یەتیماڕێ ئاوا بێت باشە وەکو وتم 1 کیلۆمەتر ئەو لا ماڵەکەی خۆی کە حسابی لەسەر ناکە بە پیاوی نازانێت تۆ بۆ ئەمەنە خۆشەیە من بەڕاستی لە هونەرەکەی تێناکەم ئەوە بوو مەسعود بازانی نادیە بەخە ئێسێژێکێتی بە هەڵا بە دەستکەوت عەلەساس جاوەرە خوایە گیان خەڵکی کارەکات مۆزەفە فڵانە ئاسایشە پێشمەرگەیە ئەمەیە موچەکەی خۆیانە ئەگەر بێنێ کەشی ئەکرد بە منەت بەسەر خەڵکەوە ئای کاک پاڤڵ و یا کاک مەسعود و یا کاک مەسعود چوونە بەغا و ئەوەیان کرد و ئەوەیان کرد موچەکەیش دوجار هینی بەغایە نەکینی حکومەتۆکەکەی پارتی وێشێتی باشە
ئەمەندەیش گوناحە لەو ئەنجومەنەی کە پێرن ئەنجومەنی یەکێتی و نازانم کۆمەڵی خەڵکی دەمپان کەرەوە و لەسەر ئەژنۆ دانیشتوو ئەمڕۆ هاتووە ئەڵێ بە یەکڕیزی لە هەرێمی کوردستاندا دەتوانین داخۆکی لە شایستەداراییەکانی خەڵک بکەین. کاکە گیان ئێوە نامانەوێت یەک بگرن، کاکە هیچ تێمەکەن، کاکە یەکڕیزیش مەبن، بەس سامانی ئەم وڵاتە مەدزن. بابە ئێوە بەس وازە دزی بێنن، ئێمە هیچمان ناوێت یەکێتی و پارتی، بەس وازە دزی بێنن و وازە دەستپیسی بێنن، وازە دزینی سامانی ئەمیلەتە بێنن، بەڕاستی ئێمە هیچ شتێکمان ناوێت. باشە 35 ساڵی ڕەبەقە خەڵکی هاوارە کاکە ئێوە شەڕ ڕابگرن کاکە. لە شاخی خەڵک هەر دەیان کەس هەبوو کەوتووە بینتانەوە کە ئێوە شەڕ نەکەن، شەڕیشان لەسەر پارە و هەیمەنەی دەسەڵات و لەسەر کورسی و لەسەر ئەلم بابەتانە بوو. باش نییە؟ 35 ساڵی ڕێکە خەڵکەڵێ کاکە شەڕ ڕاگرن، کاکە حکوومەتێکی یەکگرتو دروست بکەن، کاکە هێزەکان بکەنەوە بە یەک. هیچ من باشم لەبیرە خۆشەویستانی ئارام ئەحمەد جا ئەم یەکێتی و پارتیە بەس من ئەیان ناسم ئەمانە چ ئایدزیەکەن. ئەوە شەڕی ناوخۆیە، ژنان و کچان پیانەوتن دایکانی شەهیدان و فڵانە فیسار هەمووی کۆبوونەوە لە سلێمانی بە پێ بەرەو هەولێر ئەڕۆشتن. باش نییە؟ بۆ ئەوەی کە شەڕی ناوخۆ نەکرێ، بۆ یەکێتی و پارتی وازە شەڕی براکوژی ئەوانە بێن. باش نییە؟ بە سەدان ژن و کچ هەر هەمووی بەرەو هەولێر ڕۆشتون بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی شەڕاگرێ. وەکو ئێستا لە بیرمە شەوکەتی حاجی موشیر کە ئێستا لە ژیانە نەماوە، ئەیوە جا قسەکان چی بوو لەو کاتابا بیرمەشێ کە ژنان چوون بۆ هەولێر بۆی شەڕاگرن، ئەیان و ژنانی کورد ئێستا دەنگیان هەڵبڕیوە و دشی شەڕی ناوخۆن و ئارم بابەتان، یعنی کۆمەڵێن ئینسانی شەریف ژنانی بە حورمەت بەڕاستی. کەچی شەوکەتی حاجی موشیر وتبووی دوو لە ڕووی ئێوە، قسەکە قسەی ئەوە خۆ قسەی من نییە، وتبووی جاران ژنان بەس لنگیان هەڵەبڕی کەچی ئێستا دەنگیش هەڵەبڕن. ئەمە سەرکردە یەکێتی بوو کە عەزیزانی ئارام ئەحمەد کە ئاوای بە دایک و خوشکی شەهیدانەوە ئەو شەوکەتی حاجی موشیرە کاکەچێت. باش نییە؟ ئەمە ئەخلاق و ئەتوانی ئەمانە بوو کە ژنانی ڕووسون لە سلێمانیەوە بۆ هەولێر ئەچوون بۆ ئەوەی شەڕی ناوخۆ ڕابگرن، کەشی ئاوایان بۆ ژنانە ئەوت شەوکەتەکان و شێخ جەعفەرەکان و فڵان فیسەر و ئەم بابەتەکان. ئەم هەموو بێڕەوشت و بێئەخلاقە کە 35 ساڵە ئاوایان لەو کۆمەلگای ئێمە کردووە. کۆسرەتیش چونکە سیارە نەمابوو لەو مووسڵ و لە هەولێر و ئانە نەیدزێ خۆی و گروپە مافیاکەی هەولێر بەدەست کۆسەتەوە گیری خوارد بۆ ئازیزانی ئارام ئەحمەد. باش نییە؟ هەدای پای ئیبراهیم خەلیل دەکرد شێت بوو بۆ پارەی گومشی ئیبراهیم خەلیل. وەڵا پارتیش ڕۆژێک گوتی بەسەر چاو من پارە بۆ کاکۆسەد ئەنیێرم قەیچێکە هەسابوون چوبوون یەک فەردەی خەسوور دیناری ئاسن باش نییە بە ڕافیعە باریان کردبوو نادبیان بۆ هین بۆ کۆسەوەسپێت ئەوە پارە وەکو ڕابواردن وەکو پێڕابواردن. بۆیە ئەوەتەی ئەمانە هەن تەنها لەسەر پارە شەڕەکەن نەک لەسەر شتێکی تر خۆشەویستانی من بەس لەسەر پارە. ئەمە یاسای پارتیەکێتی بووە، هیچ کاتێ شەڕێک لەسەر مافەکانی خەڵک نەکردووە. باش نییە؟ ئەوەی کە ئێستا کراوە ئاگاتان لێیە پاڤڵۆکێتی کە دەهۆڵی بۆکتن هیچ نییە، تەنها ئەوەیەکە حکوومەتی مافیای هەرێم ملی شۆڕ کردووە کە مانگانە 120 میلیارد دینار دەهاتی نانۆتی و مانگانیش 230,000 بەرمیل نەوت ڕادەسی بەغا بکە. باشە بۆشی تاسنەتان کردووە ئێوە ئەم هەموو نەوت و ئەم هەموو سامانەی کە ئێستا بە قەرارە 120 میلیاردین کرد، ئەگەر هەموو ئەمە ئێوە پارەتان بایهی موچە بە خەڵکی کوردستان خەڵک ئاوای لێ هەبڕاستی بۆ پێش ئەمانتان نەکردووە ئێوە بۆ ئێساییکەن، یعنی هەر ئەبێت تاوەڵێتان گیرکەن بیلەعمانەیە بتانکەن بە پوش سووک و ڕسواتان کەن اینجا ئاشن ئەو کاراکەن بەڕاستی. جا لە ماوەی جۆنە مەسعود بازرگانی و بۆ ئێوەت لەو کاتەوە کە نەوت نەڕۆشتووە 30 میلیارد دۆلارمان زەرر کردووە ئاخر هەی پیاوی بچووک. ئەی ئەم هەموو ساڵە کە فرۆشتوتانە چەند 30 میلیارد دۆلاری بووە، چیش لەو پارەی هاتووە زەحمەت نەبێ خۆی موچەی خەڵتان نێوە بەڕاستی ئەم پارەی چی لێ هاتووە؟ بۆ خۆت بۆ باوکت بۆ کوڕەکانت بۆ ئامۆزاکانت بۆ برازاکانت بۆ مەچینە هەڵگرەکانت بۆ ئەو هەموو دوور لە ڕووی جەماعەتە بێناموسەی کە لە دەوروبەتانان بەڕاستی ئێوە شویشێتیش باش نییە؟ ئێوە ئەتانەیە نۆتەکەی بفرۆشنی هەرێمی کوردستان وەسپارەکەیشی بدزن بەشیکەن بۆ خۆتان لەبەری پارتی وێشێتیە داهاتی ناوخۆش بدزن، بەڵام بەغایش مانگانە موچەی خەڵک بنێرێ بیا بە هێزەکانتان. ئاخر ئەمە تو شەرەف عەزیزان چکەر بازارەکە ئەمە بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆیژە خۆم لەکوێ دنیاشتی وایە کاکە؟ ئەمە حکوومەتە خۆ لە خۆوە نییە کاکە ژیان لە کوردستان کاتی خۆی ناوە حکوومەتی هەربێنە
تێگەیت بەخوا قەسەم جاجا قسەی خۆش و نوکتەتان بۆ ژێڕمەوە ئەوش هەمووی واقعیە وەڵڵا ئەم یەکێتی و پارتیە ئەوەندە سوور بوون لە دوای ساڵی 92ەکەوە یەکسەر سوور بوون بە قورئان حورمەتم بۆ هەموو لایەکتان هەیە وەکو ئێستا لە بیرمە کچانی ئازادی و شەهیدان و هەوارە بەزە و ئالەم بابەتانە خۆتان تێبگەن لە معناکەی من نایە وشەکە ناوچکە بە عەمەل نایە ئەو کاتە جا هەر گەڕەشێک کۆمیتەیەکی گەتی تیا بوو باشنا ئەمە کۆمیتەی ئازادی و ئەمە کۆمیتەی شەهیدان و ئەمە کۆمیتەی نازانم شێخان و ئەمە کۆمیتە کچان ئەیان و کۆمیتە ئەو هینمیتە ناوەکەی تریشی نابن بەڕاستی خۆتان بزانین ئەین لەو کاتەوە خەڵک هەر بە چاوی سووک سەیری ئەمانەی کردو بەڕاستی ئەوەی ئەمانەی ڕاگرتووە کۆمەڵی هەلووکن تەواو شتێکی تر نییە لە واقع باش نییە لە دنیایە نییە شتیوا لە دنیایە نییە بەڕاستی لە هیچ قاموسێکە جێگەی نابێتەوە باشە بەڕاستیەکی بەت ئێوە زۆر بێشەرم و بێحەیان کاکە بەڕاستی بێشەرم و بێحەیان يعني إيوه تلياكو درمان وحشيش وكريستالة هنن تير ناخون معاملة دربني خانا جلاها تير ناخون عليكاك إيوه شو روش خليكي نو دزين ودفروشن هاد تير ناخون عليكاك هادشي جوري قاشتي هي هاد أي كان بألطون شو هاد تير ناخون إيش أو حالك إيش أنا أما وصعك يدوي سيبيان صال براسي أما حكمتك تا ها تازا كاك بافل اللي بايع قتوبين ها خطوة دوبا لا إله إلا الله أو استلم كشي سنة صعوبات ما كنت جاء لما ويا أقام لي شتي هسا والرشتوا معنانا يكي بينصح زاليناري بقرزة وبا هندي الشر خور وبلطشي وسلسلي وبيدايك وباوك وبيخانوالي كوماندو دجترور وشوان بابتانا بو أوي أقل خلق مصاحريك سلكوتيان كان وكو أو بلطشياني كلهولير لشوان قليان دابو أمروي بيمايكا أهزالان بيجان دوليان داوا أما أخلاق وأتوارك باتي بنمالي بازانية إيوا هميشه هروابون ده حقيقة هميشه إيوا شيري مالوا ريوي دروبون بتايبتي باتي بنمالي بازاني جا باتي كان هميشه بشتنا كان حتى إيرا بانبو بلام للراكدنا هيش كسكيش نيقتنا ولا من تحداي باتي بنمالي بازانية كم لصالي شخص كانوا تنها وتنها دو شهيدية به بنمالك يا خوي من ابن باباتي زين او نبياو بن ايوه بحاتي في شك يبتقين لجبهه شرب كان بس دو شهيدان تاع بنمالي بازاني من ابن بماتينا هالقري مسعود بازاني عشان بوسن قركين مدام صفات دايل يبدنكم زين او نبياو بن الواقع نعم براسي او نبياو نبون بس بو منالي فقير اعظم بس بو كوري فقير وهجار قارمان له لربادينا انا لدوي رابرينوا لسدمي نسير عمر ونازان مريناس وشو انا بابتانوا ايوه بس خليشي كشني من هذه خلق حتى صدر عثمان ايوه اما اخلاق واتوالي باتو بن مالي بازاني بوا ايوه قد او نبياو نبون هميشه لبرامبر جندرميشي تركا لبرامبر بازاركا بچوكا هاتون بس بو شوان قديكي داماو بسيارة كوير محامية كا كومر خير تيوري بنيري عشان فلاقو داركاري كان إيوه بس أما تان لي أوشيت هو براسي إيوه أو بياونن ككل شيء كلي بتتانا بري لا كل سنة أما أخلاقه أتواري إيوه من باشا الأناس براسي باشا الأناس تليش أغا أنا بكليش أغا أما نراك ذبوا لسلاكاك خو أغا ميتان قسم بخوا زيادة اللي حزود وصدها أنا بيجمعي بارتي لصالي هشتاويكا هات نشار بيجر وأنا حاميني خجي وأنا بيسكت من رايي أنه حتى كدنا لو بباش معه بايويا يوه أما بيشو أخلاق تان براسي بس بو كوري خلق أحسن جاء أم مسعود بازانية عليك رشيد يسال باردارة حر خوي جيفكاتو باجنية هرشيشي كله بغا سلمان ديشي كهم يجوا باينا وسكيتي وطوابش تيجي النبول الراسي باشنية مسعود بازاني خوي بمرجع زاني ولا سلو حكومته وبرلمانه هموش تيكويا خوي وكو آغابيني بافل وفلان في زيجوكو الرعيوات وان او اواسي لنا كبراسي بويا دواي تشاسا على بافل وربو لام يسر بافل راكا يتنال من نايم بو شاساتو ناري بالبن بولا زحمه النبي بو لبري امان هميشه باش كون هميشه خوان ببچوغ زان براسي بافل ويتشيتو على بابتانا اما حقتكيتي خوان بيكمو كنت لراسيا اگر شتيكش كلا على على قلب بخايا هو مسعود بازاني كرديوتي باشا اخر يعني بارتي او نش شريفه بافل بنيراتي هدودا انا ليه بو بغا اقلني شركه سلاب شكينتو خوي شكبكا بافل شو كثير ناس اسود ما هو بكاري هنا بارزي خوي مسعود بازاني باش هيك شيء اويك ايوب من كان مسعود بازاني يكون ماموه مامين هدوتي بو بغا مامي شيش كاك بافل جنب باك يقول اما مامي تو كناي مسعود بازانيها ازانم كلي او اوايا بلام قسم بأخوة بقدر كسري يكنالي أقليانية
بقى سري يكناري ولا مني والبقرة أما بيرزيني أما مسعود بارزاني أما حقيقة براسي كاك أما راسي كيتي ئاوان ئێوە بۆیە کوردی داما و بەم ڕۆژگارە گەشتووە لە دوای 100 ساڵی ڕابردوو ئەمە حاڵی ئەو میلەتەی ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد بەدەست پارتی و بەدەست یەکێتیەوە خۆشەویستانی من ئێستا خەڵکی کوردستان کەوتوتە بینی دوو بەرداشتی پارتی یەکێتی لەلایەک حکوومەتی بەغاش لەلایەک ئەوەشی کەس لەکە و قوڕی کراوە بەسەرە هەر خەڵکە داماوە قوڕ بەسەرەکەیە خۆ ئەوان نین کاکیجان ئەوان نین سەرانی یەکێتی نۆکەرەکان یەکێتی بۆ خۆیان هەر ئەژین بنەماڵی بازانی و ئاغاکانن بۆ خۆیان هەر ئەژین شاهانە کوڕوکسەکان بۆ خۆی هەر بە ئاغایانە ئەژین ئەوەی کە فەقیرە زەرەرەکە فەقیر و داما و قوڕ بەسەر و ئەو خەڵکە نەکبەتەی لە واقع کاکیجان باش نییە هەردووشیان یەکێتی و پارتی پێداگیری یەکەن لەسەر تێگەیشتن و قازانجی خۆیان بەس خەڵکەکە باجەکەیەدا بەس خەڵکی کوردستان باجەکەیەدا بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد ئەم یەکێتی و پارتیە بە جۆرە ڕەسوا کراون ئەو هەموو درۆنەی یەتە سەر هێزی هەفتا یەتە سەر سلێمان یەتە سەر ئەملا یەتە سەر ئەولا ئەوە تا نازانم چین نەوت و ئەوانیان سووتان و ئەمڕۆ دوێنێ ئەوانە یەکێتی و پارتی ناوێتن بڵێن فڵانە لایەنە نایان بڵێن فڵانە کەس ئەم کاری کردووە لە ئەم کارەکە ئەم درۆنە هینی فڵانە حکومەت و فڵان دەست تاقمە نایان ئەمەش بڵێن باش نییە ئەو شەهامەتیشیان نییە لە ڕاستیە خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە بەڵام قارەمانەکانی سویەکی ئاب لەسەر بانی لقی چوارەوە ڕێژوە لەبەر گولۆ شەیدیان نەکردن سەدەر عوسمانیە کە قەڵەمێک و دوو کتێبی پێبوو کۆمەڵی هەرچی و پەرچی ئەڕۆن بردیان تەرمەکان لە مووسڵفرێدا شەیدیان کرد باش نییە هەر لەم ڕۆژانەشە ئاسایشێکی پارتی لەڕێی ئەوە سەرسەری یەک لە وەرتێ یەک کەسی دامای کوشت تەنها لەبەرەوەی کە هاتوو داوای مافەکانی خۆی کردووە داوای موچە و داوای کارەبا و دوای نامداوای ژیانی کردووە بەڕاستی کاکە بەڵام خێڕێکی پارتی هەسا شەهیدی کرد بۆیە لێخۆشبوون لەو کەسا بەڕاستی کارەساتە من بە هەموو برا ئەو کەس و کارەڵێم کە لە وەرتێن بەڕاستی نابێت بە هیچ جۆرێ لەو سەرسەری و چەقۆکێشە خۆش من کە کوڕەکەتانی خەڵتانی خوێن کرد لە خوت و خۆڕایی ئێستا هەساوە لێوە ڕای کردووە بۆ دوهۆک بۆ پارتی و نەوەی بەزانانی ئەی پارێزن وەکو هیوا ئەحمەدی لەقی چوار هەرچی شەلاتی هەیە هەرچی خوێڕی بنەماڵی باسانی هەیە یەک لە سلێمانی لە هەڵەبجە لە قەڵازێ لەکوێ پیاوە کوژێ ڕاکاتەوە بۆ گەوڕەکە بۆ سەری ڕەش بۆ لای پارتی بنەماڵی باسانی ئەمە شەرەفە بەڕاستی کاکە ئەمە ئابڕووە لە واقع خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمە چی ئەم بێیاساییە کاکە ئەو کەسانە چیان کردووە لە وەرتێ تۆچی ئەیان کوژیت و ڕاکێ بۆ هین بۆ لای پارتی بۆ بادینان ئەوە یەکێتیش کاوە گەرمیانیە کوش لە گەرمیانە باش نییە تەقەی لە خەڵکی ناڕازیە کرد ئەشوو لە سەیساقە نازانم لە کێ کوش و لە کۆیە و لە سێدا دەیان گەنجی کوشتێکێتی بە هەزاران کەسی فەلاقە کرد بەڵام ئەوە پیا و ئازایەتی نییە بڵێ کاکە ئەم درۆنانەی کە ئێسەیەنە سەر هێزی هەفتا ئەمانە هی فڵانش گەسە بەس ئەوە هەر ناوەکە هیچ شێن ئەمانە ئەوە پیاونین بەڕاستی ئەمە بەڵام بۆ مناڵی خەڵک ئازان بۆ ئارام ئەحمەد ئازان بەڕاستی لە سێمانیش خەڵک دێن بۆی شەقکاریکە کەی پیاون کاکە ئێوە هەمیشە وەکو وتم شێری ماڵەوە بنڕێوی دەرەوە باس بۆ لاوانی بێچەک بۆ خەڵکی فەقیر و هەژار قارەمان ئەینا هیچ شتێکی تر نییە لە واقع 35 ساڵە ئێوە حکوومەتتان هەیە تازەشن ئەپارێنەوە لە بەغا بۆی موچە بنێرێت خۆشە هەر ئەجزن والله ئازیزان بە شەرەفم ئێستا سەروەت و سامانی بنەماڵی بازانی بە سەدان ملیار زیاترش ئەخەمڕێنێت لە ئاست لە ئەمریکا و ئەوروپا و کوردستانە باباش بزانین خۆ هەر مناڵەشی ماڵی بازانی بەقەدەر یەک جزما بە جزمەی بانگوش ملیۆنێرە ئێستا بە پارە کاکە باش نییە یا پاڤڵ تاڵەبانی والله ئەو پاڤڵ تاڵەبانی حسابی خۆی هەر نازانێت قەسەم بەخوا پارەی پاڤڵ تاڵەبانی ملیار دۆلاری تێپەڕاندووە ئەو پاڤڵە ئەوەی پارە دزیوە هینی ئەو میلەت حقیقەتە کاکە خەڵک پێی ناخۆشە کەیفی خۆتە مەسنەکەکان پێیان ناخۆشە کەیفی خۆتانە بەڕاستی کاکە ئەمە واقعە ئێوە دانیشتوون بوون بە بەڵا بۆ خەڵکی کوردستان خۆشتان و ماڵ و مناڵ و ژیانتان شەهانێتەوە وێ لێرەوە من بە هەموو ویستم ئەو پەیامەش بدەم و دوو سێ قسێکەتان بۆ کۆم دەیە بەجێتانە هێڵم ئەگەر خەڵکی کوردستان ویستان بێنە سەر شەقام داوای مافەکانی خۆتان کەن بە هیچ جۆری ڕێگەم مەدەنی هیچ بازرگانێک هیچ ساختە چیەک بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بە ناوی ناڕازیەوە بێت ببێ بە زمان حاڵتان ئەمانە تیان هەڵدەن بەڕاستی
ئەوانە ساڵانێکە فێرن ڕەنج و ئازار و نەبوونیەکانی ئێوە گیرفانی خاڵی ئێوە سفرەی بەتاڵی ئێوە ئەکەن بە پەیژە بەسەر یاسەر ئەکەون بۆ بەدەستهێنانی پارە و پرە و پۆست باش نییە هەمومان و ئێوەیش لەم ساڵانەیە شاهیدی ئەوەین سەدان ئینسانی ساختە چی سەدان پوش سەدان هەلوو دەمی دانە لەبەر مایکەکانە لە دواییە لەسەر حسابی ئێوە بوو بە ئەندام پەرلەمان لە بەخا و لە هەولێر لە لەکێ بۆ خۆی بوو بە ساحەبی ژیانی خۆی و تەنها ژیانی خۆی گۆڕێ ساڵانێکە ئەمانە فێر بوون هەرکە ئێوە نازای دەرەبڕن ئەوانش خوانەکەنە زمان حاڵی ئێوە قارەمانی بەردەم مایکرۆفۆنەکان قسەی زلکردن خۆ دەرخستن تاسبینێ بۆ هەڵبژاردنەکان بە کاتان بهێنن بچنە بەغدا و هەولێر بۆ گیرفان پڕکردن و بۆ ژیانی شاهانی خۆیان ئیتر ڕێگا مەدەن بەمانە بەڕاستی ڕێگا مەدەن بەم هەموو کۆمپانیا و پیاوی ئەم کۆمپانیا ئەو دەسەڵاتکە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە یێتە ناو نەڕەزایەتیەکان و خۆی فشەکاتەوە بەڕاستی بیانە بەر شەق مێڵ بێتە ناوتانە خۆشەویستانی من بەهیچ جۆی ڕێگان پێ مەدەن کاکە هەر کەسێ لەوانتان بینی هەر کەسێ ئەگەر من هاتمە ناوتان باش نییە ئەزانن کە ئەمەوێ خۆم کاندید بکەم و خۆم دەرخەم و ئەوانە ڕێک بەپاڵ دەرمکەن بەپاڵ بڵێ بۆ نییە بی بەڕاستی جا ئەمانە هەمووی ساختە چین لە سێمانی و لەکوێکوێکێنە سەر شەقام بەس بۆی بچن بۆ بەغا و بۆ ئەندام پەڵام هەمووی حیزب دروستەکە لیست دروستەکە دوکان دانێ بۆ پارە فەقەت تەنها بۆ ئەوش هیچ اینجا عزیزە خوا با دوو قسەی خۆشیشتان بۆ کەم ئەزانی چۆنە کاکە بەس ئەم قسانە لە بینی خۆمان نابێت بڵاو نەبێتەوە لە بینی خۆمان ناوڵاوێتەوە ئەم کۆمەلگایی ئێمە وای لێ هاتووە من تەسەورەکەم خۆشەویستان تەسەورەکەم شتەکە کاری مخابراتی بێت ئەها کاری مخابراتی چۆن مەسەلەن شوزانم دەرمانێک بۆ گۆڕینی هۆرمۆنی بۆی کە هۆرمۆنەکان بگۆڕێ بۆی کە پیا بکا بە ناپیا و بۆەوەی ژنکا بەش بە سەرجادەیی هەنی بۆ ئەوەی کۆمەلگا بە تەواوی سووک و سەلیم و ئەوانەکە من پێم وایە دەستێکی مخابراتی لەم 30 ساڵا کاری لەسەر کورد کردووە بۆی ئاوای لێ هاتووە وەڵی پیاوی کورد زووانە بوو کاکە بە قورئان ژنی کورد زووانە بوو کاکە کاسە خەڵک زۆر سووک بووە زۆر سووک بووە بەڕاستی خەڵک بەداخەوە کاکە ئەسا پیاو نەماوە کاکە ئەزمە لە علاقەدا باشنی کابرایەک دانیشتووە مامۆستای زانکۆیە على ئەساس ئاوای کردو ڕسمیشی ئەوەداناوە بۆ مەسعود بازانی بۆ مەسعود بازانی بۆ نازانم نێچی دەبان بۆ چیە وتم زانم مەسەلەکە چییە وەڵا من بەرپرسی مۆنومێنتی بازانی ژنەکەمی داگیر کردووە دەتخوا وەرە شێخ نەهرۆ بمێنیت تخوا تۆ بەشەری تخوا تۆ شەرم ناکەی بەڕاستی تخوا تۆ پیاوی تۆ پیاوی ژنەکە ڕۆیشتووە بێزیە باسی بکەی ها تێ باشە مەسعود بازانی چی لێ بکە کاکە تو پێم بڵێ زەحمە نەبێ ها مەسعود بازانی و مەسعودێکی چی لێکە تۆ ژنەکە ڕای کردو بۆ تورکیا لەگەڵ پیاوەکە کاکە بۆ ئەوان پاسەوانی گونی تۆ و گوانی ژنەکەی تۆن کاکە ئاخە مەچیە ئەوە بڵێن موچە و ئەمانە قەینا مەسعود و پاوڵ و قوباد و یەخان پێکرە بە ئارەزی خۆ باش نییە بەڵام کابرا تۆ ژنەکە ئەڕوا چ حەقی بەسەر مەسعود بازانیەوە هەیە کاکە چ حەقی بەسەر مەسعودەوە ئەی هاوار دەچووی دنیاشتی وایە کاکە بۆ خاتی پێغەمبەر ئەوان بڵێن چی تۆش نەکە و فیرارەکە خۆی حەزی لە پیاوی ترە کاکە تۆ چۆن خەتایان هێنیش لەگەڵ ڕۆژۆ کاکە مەسعود چی بۆکە پێشنەکە بۆ بێنێتەوە ئێژن کە ڕۆی ئەبێت تۆ لە ڕوو نەهاتە هەت باشیشکی بڵێ کاکە با بڕواکە چێکە تەواو ژنەکەی خۆت حەزی لە کابرا کردووە کابرا پارەی هەیە دەسەڵاتی هەیە دوای کەوتووە تۆی بەجێ هێشتۆ بە مارە و تەلاق و دار و بەردەوە ڕۆشتۆ بۆ لای کابرا و تۆ عاقڵ بوویتایە مامۆسای زانکۆ بوویتایە ئەسڵ هەت باسی شوێنەیە کرد جا وەرە تەلەبی ئەو برادەرە بیت باشە کاکە تەلەبی ئەو برادەرە بیت وەڵا پولیشی بڕۆ هەر نێ کۆمەلگای وای لە تۆ بخاتی پێغەمبەر چی وەڵی بە قورئان جاران پیاوانە بوو برا وەڵا بە قورئان پیاوانە بوو کاکە جان ڕۆیشتووە بۆ دۆزەخ چای دەرانجا با بڕوا کاکە یخۆ ئەزمەی ژن نییە بە قوربانە بم ئەو کەی کێشەی حەسەن ژنێک تۆی نەویستووە ئاوی ئامون تونی بابا با بڕوا چییە یانی بە قوربانێ بم پێ ناخۆش نەبێ ژنەکەی تۆ بێ حەیا بووە بێئەدەب بووە بەڕاستی دەنا تۆش قڕوقەپە کرد ئەها وەڵامیایەوە چی پێڵێ ئێستا ژنەکە بەرها مشکلە نییە زای چی پێڵێ تۆ وایە
ژنێکە بەمارەیەوە بڕوا و بە تەلاقەوە بڕوا بۆ تووشیا و دوای پارە بکەوێ وا ئەزانی پەچێکەوێ لەوەی کە چۆن جواب بباتەوە وا ئەزانی خراپتر لەوە ناوشتێنێ زەحمەت نەبێ وا ئەزانی نازانێن چۆن دووبارە سەد بارە کەسایەتەکە و ترۆرکە مامۆسای داماوی قوڕ بەسەر ئەها ژنەکەت ئەڵێ چی ئەڵێ ژنەکەم هین ژنەکە ئەڵێ مێردەکەم هاوڕەگەز خواست بۆ بۆیە وازم لێ هێناوە سێری ئەو زۆڵێتیەکە سێری ئەوە زۆڵی لای بەڕووە تێگەیت خۆمان ئەزانین کە ئەو ژنە درۆوەکە بەخوا قەسم درۆوەکە با باش بزێ من ئەوە ئەزانم تێگەی ئەگەر هاوڕەگەز باز بوویتایە هاواری لێ بەرز نییە بووە ئەو دەبا بڕوا بۆ خۆمش خەریکی ئیشی خۆم و بۆ خۆم مرتاح بووتەوە ئەرم بابەتانە باش نییە بۆیە ئەگەر هاوسەرەکەی تۆ تۆزێک کەسایەتی هەبووە تۆزێ شەرەفی هەبووە گریمان تۆ هاوڕەگەز بازی باوای دابنی ئەم ژنە هەڵەسا ئەچوە لای کەس و کارەکەی خۆی ئەچوە لای دایک و باوک و خوشک و براکانی ئەچوە دادگا شکاتی ئەکرد باش نییە بە هەموو کەسەکانی خۆی ئەوت ئەو خزمەکانم دادگای دادوەری بەڕێز ئەم هاوسەری من ئاوایە هاوڕەگەز بازە باش نییە من واسی لێهێنم ئۆکەی ئەچویت ئەو سەرماند و تەلاقی خۆت وەرەگرت و دوای بۆ لای ئەچی بخۆ بڕۆشیتایە بەس درۆکەیت بەخوا درۆکەیت با قورئان درۆکەیت باش نییە ئەو کابرایی کە پارتیە و دەسەڵاتی هەیە و پارەی هەیە هەساوی دوای کەوتوی بۆ تورکیا بۆ ڕابواردنی خۆت و فشەفرش مەکە بەسەر خەڵکۆ کاکەجیان ئەمە واقعەکەیەتی بەخوا ئەمە ئیشی یەکەم جاریشی نییە تەواو کورد و کرمانجی ئەمە ئیشی یەکەم جاری نییە تەواو لەبەرەوە ئەمە هەر بۆیە پێم وتن بۆەوەی کە وەکو شتێکە ئەو کۆمەلگای ئێمە چی لێ هاتووە ئازیزانی ئارا مەحمەد ئەوەش شتی سێهم شتی سێهم وەکو پەیام وایە خۆشەویستان کابرایەک هەیە ناوی کوردۆ ئەفراسیاوە مدیری تاپۆی دووە لە سلێمانی من هەموو شتێکانی ناڵم قەیناکە بەڵام هەر ژنێک ئەچێ بۆ لای تۆ ئەچی داوای سێکسی لەکەیت ئەمە قابلی قبوڵ نییە باش نییە قابل قبول نییە من ڕقم لەو کەسانێ لە ڕاستیە کە پلە و پۆست بەکارهێنێ بۆ سێکس و بۆ گەندەڵی و بۆ ئالەم بابەتانە ئەگینا وەکو خۆت لە دەرەوەی پۆستەکە چیەکە یانناکە و مشکلی ئەم عالەمە نییە بەڕاستی هەساوە دەگەڵ ژنێکە عیلاقی دروست کردووە هەر لەم بابەتانە ژنەکەیش ڕەبایەکەی تەسلیم کردووە وەلحاڵ فلیمێکی لێ گرتووە اینجا داوای پارەی لێ کردووە کە ئەوێ پارەم بیتێ ئەمیشوە دووسێ ئاسایشی هێناوە بەشم ئەم ژنە وازم لێ بێنێ ژنەکە ژوتێتی بەخوا لە دوو شوێنی کەش دام ناوە ئاسایی بمگرێ بمکوژێ بێ و پارەی بنێ ئەگەر حەچێکم لێکرد وەڵا ڕێک سڵحیان بۆ کردووە 5 دەفتەر بۆ ژنەکە ئاسایشەکانیش 5 دەفتەریان بۆ خۆیان خستە گیرفانیانەوە باش نییە من ئەو شتانە بڵاو ناکەمەوە بەڵام ئێسش پێ دەڵێم کە پیاو بڕۆڵە پیاو بە من دوژمنی ئەو دوژمنمە ئەو کەسانەی کە پۆست بەکارهێنن لە پێناوی ئەو شتانەیە بەڕاستی نابێت ئەگەنا من تەداخل لە ژیانی شەخسی کەسێکە ناکەم بەڵام من ڕقم لەو شتانەیە کە ژنەکە ئەچێ بۆ لای ئەڵێ ئەگەر ئەوم لەگەڵ نەکەی ئەبێ من ئیشەکە بۆ ناکەم ئەگەر ئەوم بۆکەی من وا بۆکەم ئەمە ناپیاویە بەڕاستی ئەمە ناپیاوە ئاخر ئێوە ئەو کۆمەلگاتن ئاوا لێکرد کەسەی بێسین دەست ئاوا ڕاکێشم مەڵی بۆ برایم پاشەوە بۆوان دەست ڕاکێشم ئێمە کوێ ماڵە ئارا مەحەمەد لە خۆتەوە ماڵی ئاوا بێت باشە ئاوایە والله عزیزان ژن تەلەفۆنی بۆکەم لە سویدەوە ئەڵێ من لێ مۆزەفم ناوەکەم لایە ها ئەڵێ من لێ مۆزەف بووم ئەمنەی تەکلیف لێ کردوم بەجێ مێشت ڕام کرد بۆ سوید فلیمەکەشی بەردەستە باباش بیزانی بەڵام من حەز ناکەم لە شتانە هینکەم بۆ بڵاوکردنەوە پیشانی خەڵکۆ ئەمە ئەخلاقی من نییە بەڕاستی دەم خۆم بە پیاوەزانم بەڵام بۆیە ئاگادارم کردەوە کە پیاو بیت لە مەولا نەچیت تەکلیف لە هیچ ژنێکەی بە ناوی پۆست و ئەلەم بابەتانەوە الله يتي بس ما كير الله هم يخيجي جوتيكا بقربانتان ناوكيشم للايا بلان بلاي ناكمو قسناكم قيناكا هل اونا بس اقدار دكمو كبيوبا اجينا قسم بخوا يك جاري ترباب بالافراسي او كي مديري او دو يك جاري كي يكشو لي باسم ريك تلفون يكم بو بافل علم كاك جانا او دركو فسادا لا بافل يكا بيوتي وكاتا هنا والله كاكا بافل حزبك طر فساد خانه بناموس لێ ئازیزانی من خواتان لەگەڵ بێت حرمەتم بۆتان هەیە ئەوەندە ئەم شەو بەسە هیوادارم کە من خۆم وابی دەکەم و ئەم هەرێمە ئاوا نامێنێتەوە بەڕاستی ئەم هەرێمە وەکو ئاوا بڕناکە لە واقعە ئەیکێتی و پارتی ناتوان چاکسازیکەن تەواو لە دزی و گەندەڵیە داڕزاون باش نییە چۆن سووت و جگەرە نابێتەوە بە جگەرە ئەیکێتی پارتی نابنەوە بە حیزب و نابنەوە بە بەشەر بەڕاستی
اخلاقا بۆ ناگەڕێتەوە تازە طبعیان وایە بەو جۆرم وایە هیوادارم کە ڕۆژێ دابێ لانیکەم بتوانین سەڵانە بژین بەبێ یەکێتی و پارتی لە باشووری کوردستانە هیوادارم ئەو ڕۆژە بێتە دی ئەمانە ئاسەواریان نەمێنێ لە واقع بەداخەوە لە دوای 100 ساڵە ئەو یەکێتی و پارتیە ئەوەندە بێڕەوشتیان کرد ئەمەندەیان دزی ئەمەندەیان تعدا کرد ئێستا خەڵکی کوردستان ئەگەر ڕفراندۆمێ بکرێ بڵێ ئایا یەکێتی و پارتی بەڕێوەمان بەرنیان لە بەغاوە بێ ئەڵەن لە بەغاوە بابێت ئەگەر بە ئازادی بکرێ ها باش نییە خەڵک ئەڵێ بابەغا بێت خوا بەڕێوەمان بەرێ ژووری پارتیمان ناوێت یاخوا داواشە یەکێتی و پارتی خوا لەوە ڕسواتتان کە ئاوا ڕسوا بوون میلەتەکەی خۆشتان نایەنەوە باشە داڕزێن بۆ خاتی پێغەمبەر بۆ پارە و سێکس و تلیاک و حەشیش و ئەمە بابەتانە بەڕاستی داوەشێن خواتان لەگەڵ خۆشەویستانی من بەخێر